زمانی نووسینی من هەم لە وەرگێڕان و هەم لە بیرەوەریەکانە زمانێکی ئامیانەیە. تەنها شتێک بە پێویستی ئەزانم لێرە لە خزمەت ئێوە بیڵێمەوەیە بیرەوەریەکانی ئێمە زۆرتر پەنامان بۆ لایەنە گەشەکانی شۆڕشی ڕزگاری نیشتمانی کوردستان بردووە، نووسیوەتەوە. هەڵاوکەم و کوڕیەکانیشمان لێرە و لەوێ ئاماژە پێ کردووە، بەڵام هەوڵی خۆ بە پاڵەوانکردن و سڕینەوەی ئەوانی تری تێدا نییە، سوکایەتی و تەشیری لەسەر کەس تێدا نییە. بە بڕوابوومان بەوەی نابێت تەنها لایەنە خراپەکانی جوڵانەوەی کوردستان پیشانینەوەکانی ئێستا و داهاتوو بدەین، بەو شێوە کارمان کردووە. بە شێوەیە گورد و درشتی ڕووداوەکان بنووسرێتەوە نا. ڕووداوەکانیش هەروە هۆکاری ڕوون و ئاشکرایانەیە، هۆکاری پشتی پەردەشیان هەیە. ئێمە ئاگادار نین لە هۆکارەکانی پشتی پەردە. تا بزانین هەموو ڕووداوەکان سەرچاوەکانیان چۆن بووە و هۆکارەکانیان چۆن بووە وەک خۆی بینووسینەوە. هەندێک ڕاستە ورد و درشتی ڕووداوەکان ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە بێت هێناومانە، بەڵام هەندێک شتیش هەیە یان لە توانانەدانە ئێستا بینووسین یان ناگونجێت یان کێشە و گرفت دەنێتەوە. بۆیە هەندێک شت لە سنگی خۆمان ماوەتەوە بۆ کاتێک کە کاتی بێت و بێتە پێشەوە.